سلاف هەواڵۆ سلاف تو چما لەڤرتەنەی؟ قەی هەواڵێن تەنینن نا نەبوونا هەواڵان جانێ مرۆڤ عاجز دکە نەوسا ئەرێ وسایە ئەم هەف بناسن و ببن هەواڵ ناوێ من ڤیانە باشە ناوێ تە چییە؟ ناوێ من ژی ژیانە ئەس کێف خۆش بووم ژیان تو چەند ساڵی؟ ئەو چییە؟ یانی تو چەند ساڵ بەری چێ بووبی؟ تو دەبێ ئەو قەس ساڵی و ئەف دەبێت تەمەنێتە ئەس 6 ساڵیمە شەش چییە؟ ئەس ئەو قاس ساڵیمە هەواڵۆ قەی تو نزانی بژمێری؟ نا ئەس قاسێک و زانم بژمێرم دکارم هێنی تەژی بکەم بەرا ئەرێ دە ئەم هەرن ئەف یەکە یەک یەک ئەف ددۆیە ددۆ یەک ددۆ ئەف سسێیە سسێ یەک ددۆ سسێ ئەف چارە چار یەک ددۆ سسێ چار ئەف پێنجە پێنج یەک ددۆ سسێ چار پێنج ئەف شەشە شەش یەک ددۆ سسێ چار پێنج شەش ئەف هەفتە هەفت یەک ددۆ سسێ چار پێنج شەش هەفت ئەف هەشتە هەشت یەک ددۆ سسێ چار پێنج شەش هەفت هەشت ئەف نەهە نەه یەک ددۆ سسێ چار پێنج شەش هەفت هەشت نەه ئەف دەهە دەه یەک ددۆ سسێ چار پێنج شەش هەفت هەشت نەه دەه ئەو چاخ دە چەند ساڵی ژیان؟ یەک ددۆ سسێ چار پێنج ئەس پێنج ساڵیمە هەر بژی ژیان